ئەمڕۆ ڕۆژی جیهانی مۆزەخانەیە لەسەر ئەم بابەتە دەوەستین قسەی زیاتر دەکەین میوانمان لەگەڵە لە ستۆدیۆ بەڕێز کەنعان موفتی بەڕێوەبەری گشتی پێشووی شوێنەواری هەولێر میوانی ئێمە لە بەیانی 24 مامۆستا زۆر بەخێر بەخێر هاتی سەرچاو مامۆستا وەک ئەوەی کە بڵێن کوردستان بۆ خۆی چۆن ستەیجێکە بۆ نمایشکردنی جۆرەها چیرۆکی تراژیدیای کوردی و خۆشی و ناخۆشی بە هەمان شێوە ئەم کوردستانە خۆی بۆ خۆی ستەیجێکی مۆزەخانەییشە چونکە کوردستانی تر یەکەم شارستانەتی جیهان لە گوندی چەرمۆ بۆ کە هەر لە کوردستانە تا چەندە ڕۆژی مۆزەخانە و گرنگی مۆزەخانە لە هەرێمی کوردستان گرنگی پێدراوە تا چەندە گرنگە؟ سپاسان دەکەم لەوە دەرفەتە خۆی لە ینی هەژدەی چار ڕۆژی شوێنەوارە با بڵێن بەڵام هەژدەی پێنج ڕۆژی مۆزەخانەکانە مۆزەخانەش خۆی بە عەرەبی پێدەنن الذاکرە الحەیە للشعوب واتە میمۆری میلەتانە یادگای میلەتانە من بەڕێی من وشەی مەتحەف مۆزەخانە زۆر گچکەترە لەوەی کە مۆزەخانە ئەو هەموو شتەی تێدایە خۆی ئەوە سەرحەچی گەورەیە لە بۆ کۆبوونەوەی ئەو هەموو ملەتانە مەسەلەن دەچێت مەتحەفی لۆڤەر زیاتر لە 1 ملیۆن پارچە شوێنەواری جیهانی هەموو تێدایە لە هەموو لە ئەفریقیا لە ئاسیا لە ئەوروپا لە یابان هەر هەموو لەوێ کۆبیتەوە 1 ملیۆن قەتعی ئەسەری هەیە کە عێراق زیاتر لە 5,000 لەوێ هەیە ئەوە هەر هەمووی تەناغومەکە یەک نزیک بوونەوەکەی ئەو ملەتانەی کە ئێمە پاشماوەی وانین واتە لەوێ هیچ کێشە و گرفتێک نییە هەر کەسێک بزاعی خۆی پیشانی خەڵک دەدا شارستانیەتی خۆی پیشانی خەڵک دەدا هەبوونی خۆی پیشانی خەڵک دەدا مۆزەخانەش بەڕێی من ناسنامەی ملەتە لەبەر ئەوەی ئەگەر یەک بیەوێ ملەتێک بناسی پێش هەموو شتێک بستە مۆزەخانەکەی بزانی ئەو ملەتە تاکو چرادەیەک شارستانیەتی هەبووە بەنسبەت عێراق و مسۆپۆتامیا با بڵێم بینی دووزەیەکە ئەوە خۆی لە خۆیدا اعتبار دەکرێت لە یەکێک لە شارستانیەتەکانی هەرە گەورەی جیهان لەبەر هەندێک نووسین لە عێراق پیا بوو حەزارەت لە عێراق پیا بوو لە هەمان کاتیشدا لە مەسر پیا بوو بەڵام کوردیش بەشێکە لەو پێکهاتەی ملەتان کە تاکو ئێستا ماوە مۆزەخانە پیشانی ئەوەی دەدا ئێستا لە مۆزۆ ئەگەنێمە دەرێ تا هەباخر باسی کوتیەکان و میدیەکان و میتراییەکان دەکا دەلێ وەهم ئەسلاف الئەکراد وەهم ئەسلاف الئەکراد یعنی باپیرە گەورەی کوردەکانن ئەوەش دەڵاتی ئەوە دەداتن کە ئەمە لە جوغرافیە خۆمان ماوین و پێویستمان بە مۆزەخانە هەیە پێویستمان بەوەی هەیە کە شارستانیەتی خۆمان بە خەڵک پیشان بدەین بە واقعانە لەبەر هەندێک کوردیش بەشێکە لەو ملەتانی ڕۆژهەڵاتی ناوڕاست کە تاکو ئێستا لەسەر جوغرافیای خۆی ماوە تەبیعی دۆزینەوەی نووسین 3500 ساڵ پێشی میلاد لە عێراق دۆزرایتەوە پاشوی بە سۆمەریەکان و ئەکەدیەکان و بابلیەکان و کوتیەکان و ئاشوریەکان و میدیەکان تاکو کۆتایی هەر هەمویان بەشدانن لە دروستکردنی شارستانیەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵکو ملەتانی دیش تاکو ئێستا شوێنەوارەکانیان لە مۆزەخانەکان ماوە مامۆستا باست لەوە کرد ئەنی عێراق مێژوێکی دێرینی هەیە مێژوێکی گەورەی هەیە عێراق حەزارەتێکی گەورەیە بە درێژایی مێژوو وەکو میزۆپۆتامیا ینی لە ناوی عێراقیشدا با بڵێن ئێستا ئێمە وەکو هەرێمی کوردستان چەندین شوێنەواری دێرینمانە هەیە با بڵێن بۆچی تاوەکو ئێستا نەمانتوانیوە وەکو مۆزەخانێکی باش کەڵکی لێوەڵ بگرین بۆی خۆت وتت مۆزەخانە ناسنامەی گەلانە ئەنی بۆچی نەمانتوانی وەکو ناسنامەک بە باشی سوودی لێوەربگرین سەرەتایەکە ئێستا لە سەرەتایە دەستمان پێ کردووە بەڵام خۆی بەپێی دەلیل مەواقع الئەثەریە ساڵی 1970 لە بەغدا چاپ کراوە 3125 مووقعی ئەسەری لە کوردستان هەیە 3000 بەێ لە عێراق 10,000 ئەوەندێ ئێستا زۆر زیاترە بەڵام ئەوەی کە یۆنسکۆی ئاطرافی پێکرد من خۆم کە چوومە پاریس نوسخەکەمدا منیر بشناخی کە ئەوە شارستانیەتی مەیە بە وەسایقەوە
3125 موقع ئەم تەسلیم کردە یۆنسکۆی گوتم بکاکە ئەوە کوردستانە کە ئێمەش بەشێکین لە زمانی کوردستان بە پێی مادەی 112 و 113 شوێنوارەکان و هەندێک ماوادی سروشتی ژێر ئەرز عیلاقەی لەگە بەغدا هەیە یعنی تەناسوقەکەی بینیمە و بینی بەغدا ئەوان یاسای خۆیان دەرینە ئێمەش یاسای خۆمان دەرینە بە هەر حاڵ ئەو شوێنەوارانە کە هەیە ئێستا سەتادە تاکو ئێستا پشکنین تێدا نەکراوە ئەوە پشکنین تێرا بکرێتن خۆی لە خۆیدا لاپەڕەکانی مێژوو هەر هەمووی دەگۆڕی هەر قەلات خۆی ئەو نمونانەیە کە بردمانە چیک لە بۆ ئەوەی کە بزانین تەمەنی قەلات چەندە و ئەو تیمەی کە هینامان مەوجاتی کەهرومەغناتیسیمان لە ئەرزدا لە لای ڕۆژ ئاوای قەلا 42 مەتر هەموو حەزارەت بوو ژیاری بوو هەموو ملتام و لەسەر یەکتر لە ناوەندەکەی بە 22 مەتر گەیشتە ئەردل بکرد لە لای ڕۆژ هەڵات لە لای دەکەی گەورەی قەلاتێ کە تەماشای بازار دەکا بە 36 مەتر گەیشتە ئەردل بکرد ئەو ئاردێک کە مرۆڤ دەستکاری نەکردیە واتە ئەوە هەموو لەسەر یەکدریە ئەدوەر کێریەکە لە عالیمە هەرە گەورەکانی جیهان بە ناوی قەڵای لێنایە تەل مدن سەبعە واتە حەوت شارەکانی سەر یەکتر بە ئەجا چەند تۆ بگەڕێەوە هەڵکەنی دەگەڕێەوە سەر سەرەتایەکانی ژیان لەبەر هەندێک زۆر دەوڵەمەندین لەو ناحیانە ومێدەوارم ئێستا ماشەڵڵا ئێستا لە کولیە ئادا بەشی شوێنوار کرایەوە هەمان پێشتر بەشی مێژوو هەبوو و مامۆستایەکی زۆر ئێستا تەخەروزیان کردیە کە وادیرێکی ئەلمی زۆر گەورە هەیە ئێستا پشکنین بە هاوکاری جامیعاتی عالەمی هەر هەمویان پێکەوە کار دەکەن لەگەڵ تیمەکانی خۆمان باشە مامۆستاکەنعان هیچ کەلوپەلێک هەیە کە بڵین دیارە کە ئەمە هی کوردستانە و هی خەڵکی کووردە و کولتوری کوردی تێدایە بەڵام ئێستا لە کوردستانە نییە و ئەشزانن کە هی کوردستانە لە شوێنەکە هیچ مامەڵەیەکتان بۆ کردو بیگەڕێنەوە کوردستان بەێ دیارترینەوە نمونانێت خۆی بەسەراحەت کە گوتم ئەوەی کە دیکۆمنتی لەسرە نووسینەکانە ئەو نووسینەکان لە فترەی سۆمەریەکان نووسەکان نووسراوە ناڵێ خۆی کەلیمەی کورد کۆنە سۆمەریەکان بەکاریان هیناوە بە مانایەکی تر بەکاریان هیناوە دەرێ ئەوانەیە کە لە چیا دانیشتنە لە ڕۆژ ئاوای فلانجێ یان لە فلانجێ بە شتێک نییە بتوانم بڵێم ئەوە لەسەری نووسرایە کورد ئیوانیش هەروە بەس ناوی پاشایەکان و ناوی میلەتەکان و ناوی ئەوانی کە لە منتقەی ژیانە پێدەنن کوردەکان پێدەن ئەسۆبارتیون ئەو ملەتانەی کە کوردن هەر هەمویان بە کووتیەکان بە میتراییەکان بە میدیەکان بە خووریەکان ئەوان هەر هەمویان پێیان بەو ناوە ناو دەندرێن کە تا هەباخر باسی کردیە لەبەر هەندێ زۆرمان هەیە بەڵام تاکو ئێستا پشکنینێکی وا قۆڵ نەکراوە کە خۆمان بە دیارترینیان نووسینەکانە بەێ نووسینەکە زۆر گرنگە بەڵام لەوەی دەزانین کە ئەوە لە فترەی کووتیەکان کوردن بەڵام بەداخەوە بە زمانەکانی ئەکەدی نووسرایە یان بە زمانەکانی ئاشوری بۆ چەند هزار ساڵ ئەگەڕێتەوە هزاری سێم هزاری دووەم بەێ دوای پاش ئەو کە فترەی ئیسلامی کە هات لە قەرنی دوازە بە ئاشکرا ناوی کورد هات لە نووسینەکانی دەوڵەتی سەلجوقی باش مامۆستا چەند ڕۆژێک لەمەوبەر مۆزەخانەی یادگەی بارزانی لە دەبەری بارزان کرایەوە تا چەند ئەمە وا دەکات گرنگیدان بە مۆزەخانە زیاتر بێ و تا چەند گرنگە هەبوونی مۆزەخانەیەکی لەم شێوەیە والله ئەمن زۆر ینی شانازیم کرد بۆ ڕۆژەی کە ئەو مۆزەخانە کراوە لێرەدا باس ئەوە دەکەم ئەو مۆزەخانە کە گرنگی مۆزەخانە ڕەحمەتی مەلا مستەفای بارزانی بۆ هۆکارێک کە هەموو کورد لەوێ خربتەوە بۆ هۆکارێک کە هەموو دیبلۆماتارێک هەموو سیاسەکانی عێراق هەموو ئەحزابەکانی عێراق هەر لەوێ هەر هەمویان پێکەوە کۆبوونەوە لە بۆ یەک ئەویش کردنەوەی مۆزەخانەی بارزانی نەمر بوو ئەوەش کە هەمومانی کۆ کردەوە ئەوە یەک لە هۆکارەکانی پەرەپێدانی مۆزەخانەکان ملەتان یەکدیر لەوێ دەگرنەوە باشە بۆک باسیشمان کرد کەمێک لەمەوبەر باسی ئەو مۆزەخانە ئەو یادگەیەمان کرد پێتان وایە چەندە گرنگە نەک هەر خەڵکی کوردستان خەڵکی وڵاتانی دیکە بێگومان چونکە ئەو شۆڕشانەی کە مەلا مستەفای بارزانی کردوێتی
ئەو پێگە و جێگەی کە ئێستا کورد هەیەی بەو شێوەیە بۆ کە لە وڵاتانی دیکە بۆ نمونە لە ڕووسیا بووە واتە ماندووبوونێکی زۆری پێوە دیارتەنیا هەر لە کوردستانەوە چەندە گرنگە کە ئێمە کارێک بکەین هەروەک چۆن ئێمە ئەچینە وڵاتێک ئەچینە مۆزەخانەکەی لە مۆزەخانەکەی هەموو شتێکمان بۆ دەرەکەوێت شارستانەتی ئەمە چەندێکیش گرنگە میوان لە وڵاتانی دیکەەوە بە بانگێش لە زانکۆکانی وڵاتانی دیکە و بانگێشتان بکەین و بێن ئەم یادگەیە ببین و یا مۆزەخانەکانی دیکە هەرێمی کوردستان ببینن ئەوە زۆر گرنگە بێگومان ینی ئێستا کردنەوەی ئەم مۆزەخانەیە بۆ هۆکارێک ناساندنی خەڵک بە ملێتی کورد کە ئێمە ملێتە چین ئەوە زیاتر لە 5,000 ساڵە لە شوێنەگای یان لە شوێنی جوغرافی خۆمان دانیشتوین و مقاومەی هەموو ناخۆشەکانمان کردیە ومێدەوارم کە ئەوە بتە هۆکارێک لە بۆ ئەوەی بتوانین چۆنیەتی ڕێزگرتن لە گەورەکانی خۆمان چۆنیەتی ڕێزگرتن لە قایدەکانی خۆمان چۆنیەتی ناساندنی ببنە ڕێبازێک لە بۆ ئەوەی ملەتانی داهاتوو بزانن کە پیاوی وامان هەبووە کە زیاتر لە 6 ساڵ لە مقاومەی کردیە 6 ساڵ کوردایەتی کردیە 6 ساڵ خۆی کردە قوربانی لە بۆ ئەو ملەتەی لەبەر هەندێ ئومێدەوارم کە ئەو مۆزەخانەی بارزانی نەمرد ببتە هۆکارێک کە زیاتر ئێحتمامدان بە قاید زۆرمان هەیە لە کوردستان بەڵام ئەو مۆزەخانەیە بووە سمبولێک لە بۆ پێکەوە ژیان ناساندنی خەڵک بە ملەتی خۆمان ئەوە لای من زۆر گەورە بوو بەڵام حەز دەکەم شتان پێ بڵێم گەورەتی مۆزەخانەک ساڵی 2000 پێش میلاد لە بەغدا کارمان دەکرد لە چیای حەمرین تەنقیبات دەکرا پارچە قوڕەکی دیتەوە دکتۆر فەوزی ڕەشید عالیمەشی زۆر گەورە بوو لە شوێنەوار تقریبا 25 سانتیمتر بە 10 سانتیمتر بوو باسی ئەوەی دەکات دەڵێ ئەو شوێنە شوێنی کوردایە کافرا دال ئەلیف واتە ئەوەی سەرەوە ئەوەی لاش ملەتەکانی ترە یەکەم ناوی کووردا لەوێ هاتیە لە فترەی سۆمەریەکان 2050 پێشی میلاد ئەوە یەک دوام پارچە شوێنەوارەکان زۆر گرنگە چوومە کەمبریج لە بریتانیا لەگەر دکتۆر جۆن مەکینز عالیمەشی زۆر گەورەیە ئێستا لە کوردستانیش دەکاتن داوام لێکرد کە بێنە کوردستان اتفاقێک بکەین لەگەر وزارەتی ڕۆشنبیری لۆمان بچنە هەموو مۆزەخانەکانی عالەم لە هەموو مۆزەخانەکانی عالەم گەڕان گوتم لە چێن دەرێ ناوی کوردەکتان دیت ناوی هەولێرەکتان دیت بە زمانی میخی بە زمانی بسماری لۆتان دیت لۆم بینن دەکەنێ کتابک ئەو بوو پاشی ساڵێک لە هەموو مۆزەخانەکانی جیهان کتابەکیان هێنا چاپم کرد بە ناوی ئەربن ئین دە کیونیفۆرم واتە هەولێر لە نووسینەکانی خەتی بسماری زۆر گرنگە زۆر گرنگە بەێ بە زمانی ئینگلیزی بۆ هەموو جیهان ڕەوانمان دەست خۆش مامۆستا ببوورە هەر تایبەت بە مۆزەخانەی یادگەی بارزانی نەبەر خاڵە بەهێزەکانی ئەم مۆزەخانەیە لە چیدایە لەوەی دایە کە چ جیاواز دەکات و لەگەڵ مۆزەخانەکانی دیکە زۆر ئەوە نموزەجیە کاکە ئەو نەوە مۆزەخانەی نموزەجیە مۆزەخانەی قومیە مۆزەخانەی زیندیە مۆزەخانەی ناساندنی خەڵکە بەو سەدەی کە ڕۆیشتە بە خەڵکان دەرێن ئەوە گەورەکمان هەیە قایدێکمان هەیە ڕابەرێکمان هەیە نموزەجەکە بۆ ڕابەرەکانی هەموو جیهان ئەو هەیە لە هەموو جێگا هەیە باب ئێستا نەلسۆن ماندێلا لە لیبیای عمر موختار لە شوێنانی دی هەموو ملەتە گەورە و قایدی خۆی هەیە بەڵام دەبایە زیاتر زووتر بگەینە ئەو شتەی بەڵام ئێستاش وەختەشی زۆر باش زۆر باش الحەمدولillah زۆر کەیفی مات یعنی لەکنە من ڕۆژێک پیرۆز بوو ئامۆستا کەنعان مفتی زۆر سپاس بۆ تۆ کە بم بەیانی لەگەڵ ئێمەدا سپاس بۆ ئەو زانیاری بە پێزانەی کە بە ئێمە و بە بینەرانی بیانی 24 دووبارە بەخێر بێ سپاس